يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی کورت و پوختە وەصفی ئینسانی ئیماندار دەکا. ئێمەش حەمد و سەنا بۆ خوای پەروەردگار خۆمان بە ئیماندار و شوێنکەوتووی ڕێبازی ئیسلام دەزانین. با هەر یەکێک لە ئێمە بە وردی گوێ بگرێ بزانین بەر ئەو وەصفەی پێغەمبەر دەکەوین صلی الله عليه وسلم. ئایا ئەو ئیماندارین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنجەی خستۆتە سەر و فەرموویەتی هەر کەس ئاوا بێ دڵی بە خۆی خۆش بێ سەرفرازی دنیا و قیامەتە؟ سەروەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ المؤمن مؤلف ولا خير في من لا يألف ولا يؤلف. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیماندار کەسێکی مؤلفون گونجێنەرە. ئینسانی ئیماندار لە هەر شوێنێکا بێ خەڵکی بەیەکەوە دەگونجێنێ، گرێ دەدا، نابێتە بەربەست لەبەر دەمی هیچ کەسێکە. نیشانەی ئیماندار ئەوەیە لە هەر شوێنێکا بوو، لە هەر ماڵێکا بوو، لە هەر مزگەوتێکا بوو، لە هەر بازاڕ و فەرمانگە و دائیرەیەکا بوو، خەڵکی لە یەک نزیک دەکاتەوە. کەسێکە هەم خۆی گونجاوە، هەم مایەی تەبایی و خۆشەویستی نێوان خەڵکیشە. سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی وەلا خەیڕە، دڵنیابن خێر لە کەسێکا نییە. خێری تێدا نییە، یعنی خۆی خێر لە خۆی نابینێ. هەر کەسێک ئەوەی کە بایستی دەکەین لە دوایدا وانە بێ لە ژیانی دنیادا خێر لە خۆی نابینێ و دڵنیاش بە تۆ خێری لێ نابینی. چێ فی من ئەو کەسەی جا ئەو کەسە هاوسەرت بێ، ئەو کەسە ڕۆڵە و منداڵت بێ، ئەو کەسە مامۆستای قوتابخانە بێ، ئەو کەسە دوکاندارێکی بازاڕ بێ، ئەو کەسە مەلایەکی سەر مینبەر و میحراب و مزگەوت بێ، خێری تێدا نییە. نەخێری لێ دەبینی، نەخێر لە خۆی دەبینێ. چێ لا يألف ولا يؤلف، نەخەڵکی هۆگری خۆی دەکا، نەخۆشی لەگەڵ خەڵکا دەگونجێ و هۆگری خەڵک دەبێ. بەڕێزان، ئەوە وەصفی پێغەمبەر بوو بۆ ئیماندار صلی الله عليه وسلم. خوا لە ئیمانداران حسابمان کەی. با بە خۆمان دابچینەوە بزانین ئایا ئێمە کەسێکین خەڵکی بەیەکەوە دەگونجێنین، گرێ دەدەینەوە یان خەڵکی لە یەک دەپچڕێنین. هەر کەسێکتان بینی بوو بە مای فیتنە لە بینی موسڵمانان و خەڵکیدا، چۆ ماڵێکەوە وێرانی کرد، چۆ گەڕەک و بازاڕێکەوە سەری لێشێواندن، چۆ دائیرەیەکەوە تەفرەقەی تێخستن، لە ڕیزی ئیمانداران حسابی بۆ مەکە. و دووەم صیفەت ئەوەیە یەئلەف، ئینسانی ئیماندار خەڵکی هۆگری دەبن. لە هەر شوێنێکا بێ خەڵکی خۆشیان دەوێ. ئەزانی خەڵک بەچی خۆشی دەوی؟ یەکەم بە زمانی شیرین. ئەگەر دەتەوێت ئەم حەدیسە بەردکەوێ یەئلەف، خەڵکی هۆگرت بن، یەکەم شت بە زمان شیرین بێ. دووەمیان ڕێزگرتنی بەرامبەر. ئیماندار ئەوەندە ڕێز لە خەڵک دەگرێ، خەڵک بە ناچاری ڕێز لێ دەگرێتەوە. سێمیان گەشببینی. ئینسانی ئیماندار ئەوەندە گەشببینە بە ڕەحمی خوا، دایمە خەڵک خۆشیان دەوێت. ئەگەر خەمێک مەراقێکیان هەبێ دێن بۆ لای ئەم موسڵمانە ئیماندارە، ئەویش ئەوەندە ڕەحمی خوای پێفراوانە و دەرگای ڕەحمەتی خوا بە فراوانی دەبینێ، بەردەوام گەشببینە. هەمووشمان خەڵکی گەشببینمان خۆش دەوێت. خەمێکت هەیە، خەفەتێکت هەیە کە دەچی بۆ لای ئەو دنیایەکی ترە. ئەوەندە خەمەکان لەسەری قورس نین، خەڵک لە خۆیەوە خۆشی دەوی، هۆگرت دەبێ. چوارەمیان پێنجەمیان خاڵی چوارەم گەشببینیە. پێنجەم لێبوردەییە. لێبوردەیی معنە ئەوە نیە بەڕێزان واتە لە خەڵک ببووری کاتە ستەمێکیان لێ کردووی. لێبوردەیی مەبەستم ئەوەیە کەسێکی کە مامەڵە لەگەڵ خەڵکا هەبوو حەقی تەواوی خۆی پێدەدەی و لەسەر ڕای حەقەکەی خۆشی لێبوردەی زیادیشی پێدەدەی.
خوای پەروەردگار وەصف و ستایشی خۆی دەکا لە سوورەتی فاتر ئاەتی 30 دەفەرمێ ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور. ئیمانداران و خواناسانی ڕاستەخینە ئەوانەی قورئان خوێنی بە حەقن، نوێژ خوێن و ئەهلی مزگەوتن، بەخشندە و دەزواڵان، ئومێدیان بە ڕەحمەتی ئەو خوایە هەیە کە حەقی هەموو خاوەن حەقێک بە تەواوەتی دەدا. خوا دەفەرمێ من هەر کەسێک کاریم بۆ بکا، عیبادەتم بکا، ڕەنج بە خەساری ناکەم. ئەفەرمێت تۆی بەندەشم وابە. هەر کەسێک کارێکی بۆ کردی لە دوای ئەوەی کارەکەی تەواو کرد حەقی تەواوی خۆی پێ بدە. چەند ناڕەحەت دەبینم کابرا کرێکاری بۆ خەڵک کردووە، وەستایی بۆ کردووی، بە سارە باری بۆ گواستۆتەوە، ئیشەکەی تەواو کردووە، کابرای خاوەن کار لەو کاتەدا کە تازە میشەکە ڕۆیشتووە ئەڵێ وەڵاو $100 لێ دەبڕم، وەڵاو 50,000 نادەمێ. ئێکا کە لە پای چی؟ ئێمە مامەڵەمان بڕاوەتەوە. خوا دەفەرمێ وامە بە حەقی تەواوی خاوەن کار بدە. ئەمجا هەر ئەوەندە نە لێبوردەش بە وەیەزیدەهم من فەضلی. باش شتێک کە چاوەڕێشی نەکردووە دوای ئەوەی حەقی تەواوی خۆتت پێدا شتێکیشی زیاد بدەیە. چەند جوانە هاوسەران ئاوا بە یەکەوە مامەڵە بکەن، لەگەڵ هاوسەرتدا ژن بۆ پیاوەکەی، پیاو بۆ ژنەکەی، حەقی تەواوی خۆی بدەیە. ئەمجا سەرەڕای ئەوەش چاکەی تریشی لەگەڵا بکە. ڕاستە ئەوە مافی ئیشی تۆی پیاو نییە، بەڵام هاوکاری خێزانت بە. ڕاستە ئەوە ئیشی ژن نییە، بەڵام کاتێک پیاوەکەی دەستی گیراوە هاوکاری دەبێ. با نەفەقە لەسەر ئەو ژنە نەبێ، بەڵام موچەکەم هەموو لە خزمەت تا بێ پیاوە بە ڕێزەکەم، باوکی مناڵەکانم. چەند جوانە وەیەزیدەهم من فەضلی. با بە فەزڵ کار لەگەڵ یەکا بکەین. چەند جوانە دوکاندارێک شتێ زیاد دەخاتە سەر تەرازۆکە، بەخوا بەوە بەرەکەت دەکەوێتە دوکانەکەتەوە. چەند جوانە خاوەنکارێک کە دەبینێ مۆزەفەکانی کرێکارەکانی بە جوانی ئیشەکەیان جێبەجێ کردووە، حەقی تەواوی خۆیان دەداتێ، دەڵێ ئەمەش بەخششێک بۆ خۆتان. ئەوان چاوەڕێی ئەوە نەبوون، لە چاکەی خۆیەوە دەستخۆشییان دەداتێ، هانیان دەدا کە جارێشکە کارەکان بە جوانتریش بکەن. ئەزانی چەنی پێخۆش دەبێ؟ إنه غفور شكور. براستي الله سبحانه وتعالى لێبوردەیە، چاوپۆشی دەکا، غەفور بۆ زەلە، بۆ ئەو خلیسکانانی کە بەسەر ئینسانە دێ، ئەو هەڵە و کەم و کوڕیانەی گوناهی کەبیرە نین، کابرا قەتڵی نەکردووە، شیرکی نەکردووە، زینای نەکردووە، بەڵام بەخوا مرۆڤە تووشی هەڵە و کەم و کوڕیش دەبێ. خوا دەفەرمێ من لە هەڵەکانیان خۆش دەبم. تۆش ئەگەر دەتەوێت خوا ڕەحمت پێ بکە، تۆش ئەگەر دەتەوێت خوا دوعات قبوڵکە، تۆش ئەگەر دەتەوێت بەندەی ڕاستەقینەی خوابی و کە هاواری یا ئەڵڵات کرد وڵامت بداتەوە دەتۆش وابە. ئەزانن ئەم ئاەتەی ژمارە 30 سوورەتی فاتر لە دوای چی هاتووە؟ إن الذين يتلون كتاب الله. لە ژمارە 29 خوا سێ سیفەتی ئیمانداران باز دەکا. ئەو کەسانی ئەهلی قورئانن، قورئان دەخوێنن، قورئان بە دەرس دەڵێنەوە، لە خزمەتکارانی قورئانن، زانایانی ئیسلامن. ئەو کەسانەی نوێژ خوێنی باش و مزگەوت ئاوەدانکەرەوەن بە جومعە و جەماعەت، ئەو کەسانەی دەست و دڵیان باشە و سەخی تەبیعەتن و دەبەخشن بە ئاشکرا و بەنیهێنی، خوا دەفەرمێت لەبەر خاتری ئەو سێ سیفەتە چاکە لە هەڵەکانیان دەبورم. ئەوانش بەخوا هەڵەیان هەیە. خوا دەفەرمێت چاوپۆشی لە زەلە و هەڵەکانیان دەکەم. شەکوور، هەروەها خوای پەروەردگار زۆر پێزانە بەرامبەر بە بچووکترین چاکە. خوا دەفەرمێ هەر کەسێ ئەو سێ سیفەتەی هەبوو، خزمەتکاری قورئان، نوێژ خوێن و ئەهلی مزگەوت، بەخشندەیی و خێر و بەرەکەتی بۆ خەڵک هەبوو، دایمە پێزان بە. جا ئەوە چییە؟ ئەوە چیە لە تۆ ئیماندار ناوەشێتەوە؟ دایمە چاکەی خەڵک بە گەورە ببینە، باسی بکە، ئاشکرایی بکە، دەستخۆشی لێ بکە، سوپاسی بکە. بۆ ماڵ و منداڵەکەشت وابە، ڕۆڵەکانت لە هەڵەکانیان ببوورە مادام هەڵەی گەورە نین. چاوت تۆزێ لاکە لەسەر هەڵە و کەم و کوڕی زەلەکانیان لە دەستیان دەرچووە، بەڵام چاکەیان بچووکترین چاکە بێ دەستخۆشی لە کچەکەت بکە، دەستخۆشی لە کوڕەکەت بکە، دەستخۆشی لە هاوسەرت بکە. مەڵێ واجبی خۆیەتی، جا ئەوە چییە؟ خۆ هەموو واجبمانە عیبادەتی خوا بکەین. خوا دەفەرمێت دەستت خۆش بێ، چاکەکانت بۆ زیاد دەکەم، دەتۆش وابە. بەڵام ئێمە واین بمبورنەگەڵ قسە لە ڕووی جەنابتان و بینەران و بیسەرانی متارەدا بکەم، ئەڵێم ڕەم بێ زۆرمان وانە بین بەداخەوە. وەڵڵی زۆر بەمان چاومان دەزانی بەس لەسەر عیبی چێیە؟ ئەوانەی کە خزمەتکاری قورئانن، ئەوانەی کە حیجابن، ئەوانەی کە نوێژ خوێنی مزگەوتن، ئەوانەی ئەهلی جومعەن، ئەوانەی بەخشندن مزگەوت دروست دەکەن، خێر و خێرات دەکەن، کاکەوە بۆ خوایان نییە. ئەوە حیجابێکم بینی وابوو، جاتخوا بەعەقڵی هیچ مرۆڤێکی ژیری وەکو جەنابتاندا دەچێت باخێکی گەورەی هەزاران دۆنمی بە ملیۆن داری بەرداری تێدا بێ، هەموو میوەی تام خۆش و بۆن خۆش و گوڵ و گوڵزار بێ،
کەس دەڵێ ئەو باخە بە کەڵک نایە چونکە میوەیەکی تێدایە وەڵا لە شوێنێکەوە بۆگەنی کردووە، چونکە دارێکی کرمۆڵی تێدایە، بەخوا لە باخی گەورەدا کرمۆڵیش دەبێ، میوەی گەنی و کاڵ و کرچیش دەبێ، بەخوا لە ناو نوێژ خوێنانیشدا کرچ و کاڵێک دەبێ، لە ناو حیجاب لە بەرانە لار و لەوێرێکیش دەبێ کاکە، بەخوا لە نێوان خزمەتکارانی قورئانە کەسێکی ناشایستە شەڵ دەکەوێ، بەس ئەم باخە گەورە تۆ دەتەوێت بە ئەوە بەرچاوی خەڵکی خەی، خوا دەفەرمێ وا مەبە، بەخوا سەرگەردان دەبی، کەواتە کەسێکی گونجاو بە. المؤمن لا خير في من لا يألف، خير لكس يكاني أو گونجاو نبي لقل خلقه، ولا يؤلف خير لكس يكاني كخوي لقل خلقه أنا گونجينه، بتشي لقل خلقه دا گونجي بلا بردني چوارشد، أجر أم چوارشد تدابو نگونجاو دبي، پێچەوانەی نەگونجاو گەوجە دوول لە ڕووی جەنابتان، ئەو کەسە گەوجە ئەم سیفەتانەی تێدابێ، قسەڕق ئەگەر دەتەوێت کەس لەگەڵ تا ئیدارە نەکاو نەگونجاوبی لەگەڵ خەڵکا و بەر حەدیسەکەی پێغەمبەر کەوی صلی الله علیه وسلم کە دەفەرمێ خێرت نەبۆ خۆت تێدا نەبۆ خەڵق قسەت ڕق بێ، زمانێکی ڕق و زبر و تاڵ. دووەم پەڕگیری تەتەڕف، وا بزانی تۆ نامیلکێکت خوێندوێتەوە ئەوەی ئەو نامیلکەی نەخوێن بێتەوە، دینی ئیسلام هەموو ئەو سێ چوار لاپەڕەیە، ئەوەی وەک تۆ پەنجە نەجوڵێنێ، ئەوەی وەک تۆ شڵواڵی وانە بێ، ئەگە وەک تۆ ڕیشی درێژ نەبێ، ئەگەر لە تاقمەکەی تۆدا نەبێ، ئەو خەڵکە هەمووی گومڕایە، بەخواوە تەتەڕفە. ئەو ئیسلامە بەقەدەر تشکی ئەو خۆرە لە شوێ دەدا ئەوەندە گەورەیە چەترەکەی، هەمووانمان کۆ دەکاتەوە کاکەم، منیش حەقم و تۆش حەقی، ڕەم بێت تۆ الحەمدولله زێڕی عیارە 24 بی قبوڵمە، بەڵام کاکە منیش تەنەکەنیم با من عیارە 21 بم، با 18 بم کاکە، تۆ هەموو خەڵکی ئەوەی وەک خۆت نەبێ هەمووت پێ سفر بێ، ئەوە پێی دەڵێن پەڕگیری، ئەزانی لەگەڵ خەڵکان ناگونجەی، دوای خەڵک خۆشی ناوی، خەڵک هۆگرن نابێ. سێمیان خۆ بە زلزانین، ئینسان وابزانێ خۆی فیلە و خەڵک مێرولەیە، ئەوەش زۆر خراپە. چوارەمیان دڵ بچووکی، قبوڵ یەک قسە نەبێ، هیوا هەیە یەخوا قسەیەک لە دەم نەترازێ، وەڵڵی مەبەستیشت ئەوە نەبووە، تازە لە دڵیەدا تازە ئاژبوونەوەی مەحاڵە، چەند ساڵ لە بیری ناچێتەوە، هەر کەسێ دڵ بچکۆلە بێ لە ناو خەڵکە ناحەوێتەوە. پێغەمبەری صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو کەسەی خەڵکی هۆگری خۆی نەکا خێری تێدا نییە و خێریش لە خۆی نابینێ. بەڕێزان، بەڕاستی ئەم ژیانە دوور و درێژەی ئینسان پێویستی بە خۆ گونجاندنە، تکاتان لێ دەکەم با خۆمان بگونجێنین. خۆ گونجاندن وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم، دەچینە خزمەتی ڕسول الله بۆ ماڵە پیرۆزەکەی. صحیحی بخاری وەردەگرین ژمارەی فەرموودە 6131 خات و عایشەی دایکمان دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵەوە دانیشتە بوو، کۆمەڵە سەحابەش وەکو هاوکار و هاودەم و یاریدەدەری لە خزمەتی داون. کابرایەک لە دەرگایدا وتی داوا دەکەم پێغەمبەری خوا ببینم صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە ئاسانی دەیتوانی بڵێ ئەو کابرایە مەکەنە ژوورەوە، بەڵام کاتێک لە پەنجەرەکەوە لە کوڵاو ڕۆژنەکەوە سەیری کرد فەرمووی ئئذنوا له فبئس ابن العشيرة وفي رواية أخو العشيرة. فەرمووی ڕێگەی پێ بدەن، هەناسەیەکی هەڵکێشا و فەرمووی ڕێگەی پێ بدەن بابێتە ژوورێ. فڵان کەس خوایە گیان کە خراپە، بەخوا کەسێکی خراپ و لارو لەوێرە، ئەی خوایە فڵان کەس بەڵایە و تووشمان بوو. واتە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەبینینی ئەو پیاوە خۆشحاڵ نەبوو، فەرمووی ئەمە بەڵایە و ڕووی تێکردوین، بەڵام ڕێگەی بدەن بابێتە ژوورەوە. خات و عایشەش لە مەجلیسەکەیدا دانیشتووە لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم و گوێی بۆ قسەکان ڕاگرتووە، ئەبێ هەڵوێستی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێستا من و تۆ وا دەزانین ئەبێ پێغەمبەر بە کەسێک کە ئەوەندە پەست و قەڵسە و بەخراپی دەزانێ ئەبێ هەڵوێستی چۆن بێ. خات و عایشە دەفەرمێ بەڵام کاتێک کە هاتە ژوورەوە و دانیشت و پێغەمبەر بە خێراتنی کرد ئەلانە لەه الکەلام، پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ڕێزی لێگرت، قسەی نەرمی لەگەڵ کرد، بە حورمەتەوە دواندی، بە حورمەتەوە خواحافیزی لێ کرد و بەڕێی کرد. والله کە میوانەکە ڕۆی من سرم سوڕما بوو، تەحملم نەکرد، داوای ڕوونکردنەوەم لە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم. وتم قلت ما قلت ثم ألنت له في القول، ئەی پێغەمبەری خوا ئەمەد لە چی و ئەوەد لە چی؟ تۆ وتت ئەمە پیسترین خەڵکە لە ناو قەوم و عەشیرەت و بنەماڵەکەی خۆیدا، بەڕاستی پیاوێکی بەڵایە کەچی چەند ڕێزت لێگرت، چەند زمانت لەگەڵی نەرم بوو، چەند بە حورمەتەوە بەڕێت کرد، ئەمە چییە و ئەوە چییە؟ فەرمووی ئەی عائشە، سەیری وتاکەکەن، نەیفەرمووی یا عائشە، ئەی عائشە بۆ نیدای قەریبە، واتە چپاندی بە گوێمە، فەرمووینەوە کابرا دوای گوێی لێبێ، ئەی عائشە بزانە ئین شەڕ الناس منزلة عند الله من تركه أو ودعه الناس إتقاء فحشه. عائشەی خۆشەویستم، ئەی ئیمانداران هەمووتان بزانن
خراپترین خەڵک لە لای خوا لە ڕۆژی قیامەتە ئەو کەسەیە کە خەڵکی وازی لێ دێنن خۆی لێ دەپارێزن لەبەر دەمە شڕەکەی. زمانی زۆر پیسە، دەمی زۆر شڕە، ئەبێ خۆتی لێ بپارێزی. واللهی خۆم لە دەمی پیسی ئەم پیاوە پاراست، بە حرمەتگرتن لێ خۆم لێ پاراست. جا سەیری شەرحی ئەم فەرمودەیەکەن لە صحیحی بوخاریدا، لە فتح الباری شەرحی صحیحی بوخاری کە شێخی ابن حەجەری عەسقەلانی دایناوە، شێخی ابن حەجەر لە مجەلەدی دەدا لە لاپەڕەی 648 لە شەرحی ئەم فەرمودەیەدا دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەشی لێ زیاد کردووە، فەرمووی ئەی عایشە بزانە ئینەه منافق، ئەم پیاوە دووڕووە. دێ بە من دەڵێ ئەی پێغەمبەری خوا، ئەی پێغەمبەری خوا، وەڵڵاهی لە دڵەوە بڕوای وایە کە من پێغەمبەری خوانیم، ئەوە منافقە، ئەوە دووڕووە. ئوداریه عن نفاقه، ئیدارەم لەگەڵ کرد، سەیری وشەی ئوداریه، ئیدارەم لەگەڵ کرد، خۆم لەگەڵ گونجان چونکە دەزانم ئەوە چەند ناپاکە. وأخشى أن يفسد علي غيره، والله خاتو عائشة ترسام خلقم لهاندا. أما بۆ خۆی تیا چووە، بڕوای بەخوا پێغەمبەر صلی الله عليه وسلم نەماوە، ئەمە منافقە. بەڵام ترسامەگە قسەم لەگەڵی نەرم نەبێ و ڕووم لەگەڵی خۆش نەبێ، بڕوا جار بدا بەناو خەڵکا بڵێ ئەو محەممەدەی کە بەخۆی دەڵێ خوا ناوی ناوم ڕەحمەتەن للعالەمین، کوڕە زمانی زۆر خراپە، بێ حورمەتە لەگەڵ میوانە دوول لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، دەهۆڵم بۆ لێدا و خەڵکی ماڵوێران کە و گومڕاکە. بۆیە ڕێزم لێگرت، دەمم داخست. بە ڕێز لێگرتن ئەم بەڵایەم لە کۆڵ خۆم و مسلمانان کردەوە. بەخوا بەڕێزان، ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەڵێت تۆش لە ژیانە ئەبێ زۆر کەس هەیە بەڵایە بە زمانی شیرین و بە گفتی شیرین و بە ڕێز و حرمەت ئەم بەڵایە لە کۆڵ خۆت کەیتەوە، چونکە دواتر دەهۆڵە لە شوێنان بۆ لێ دەدا و حیات دەبا عالەمیش تۆی نەبینیوە چۆنی، ئەڵێ لەوانەیە ئەو منافقە ڕاست بە زمانی ڕاناوەستەیە، هەزار سوێندی بە درۆ دەخوا، بڕوای بە هیچ نییە، تۆ زەوتی دەمەشڕەکەی ئەو ناکەی لەبەرەوە بە زمانی شیرین لە کۆڵ خۆتیکەوە. هل فتح الباري دا لمجلدي دا لا بريش 648 حديث يقدينه كزانان فرميان السنة كي دقات بلي حسن. پیغمبری خوا صلی الله علیه وسلم دفرمی مدارات الناس صدقة، خلقین خو گنجاندن لقل خلقا صدقه و خیره، خو گنجاندن لقل مؤمنین دا ایمان داران دا نه الناس لقل همو خلقا خود بگنجانا، کس یک بخود بگنجانا. ئەوە دەبێتە سەدەقە بۆت. سەدەقە یعنی چی؟ یعنی پاداشتی لای خوا، ئەو کەسانەی وەکو جەنابتان گونجاون لەگەڵ خەڵکا، ئەو کەسانە پاداشتی گەورەیان لای خوا هەیە، سەدەقەیان هەیە، وەکو پارەبەخشین وایە. هەروەها سەدەقەتون لە بەڵاو موسیبەت خوا بە دوورت دەکا. هەر کەسێ لەگەڵ خەڵکا گونجاو بێ، خوا لە بەڵاو موسیبەت بە دووری دەکا. جا خەڵک دوو جۆرە، کاکە ئەگەر کابرا چاک بوو، ئەگەر چاک بوو خەڵکی باش بۆ کاری باش لەگەڵی بە. هەر کەسێکی باشت بینی، پرۆژەیەکی جوانی پێبوو، کارێکی باشی پێبوو، دەستباری بە لەگەڵیا، گونجاوی بەوەیە دەستباری بە لەگەڵیا. هەلانی کەم دوعای خێری بۆ بکە، بڵێ یا ڕەبی خوا سەرکەوتوتان کە لەو کارە خێرەتاندا. ئەمجا دڵخۆش بە بەکارەکەی، بەس ئاگەل لێکشت بێت، تۆ ئیمانداری گەوج نەبی. گەوج ئەوەیە بە ناوی خێرەوە بەکارت بێنن. قەت وریای ئەوە بە خەڵکێک بە ناوی خێرەوە تۆ بەکار نەهێنێ بۆ بەرژەوەندیەکانی خۆی، بەڵام ئەبێ ئەو بەرژەوەندی بۆ بەرژەوەندی تێگڕای میلەت و مسلمانان بێ، دایمە دەستبار بە گونجاو بە. لە ناو گەڕەکەکەتدا شتێکی خێر هەبوو، سێ چوار دراوسێ کۆبوونەوە، خەڵکی باشن، کاکە تۆش دەستبار بە، بە تەنیا خۆت جامەکەوە. لە ناو بازاڕ و دوکان و قەیسەریەکەتا کۆمەڵە خەڵک کۆبوونەوە بۆ کارێکی باشدە، تۆش دەستبار بە، دوعای خێریان بۆ بکە و هاوکاریان بە، مادام خەڵکەکە باشن کارەکەش باشە، دەستباریان بە. لە ناو دایرەکەتا کۆمەڵە پرۆژەی خێر هەیە، تۆش بەشدار بە. لە ناو مزگەوتەکەیە بە هەمان شێوە کەسێکی گونجاو بە، لەگەڵ کاری چاک و خەڵکی باشدا بە، خۆت دامە بڕە. دووەمیان ئەگە خەڵک خراپ بوو لەگەڵتا، وەکو پێغەمبەر بکە ئەلانە لەه الکەلام، بە زمانی شیرین بەڵا لە خۆت مەبە. ئەو ناپاکە لەگەڵتا، تۆ بە زمانی شیرین و ڕێز و حرمەت ئەم بەڵایە لە خۆت دوورکەوە، وەکو پێغەمبەر بکە صلی الله علیه وسلم. داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی، یا ڕەبی خوا ببین بە کەسێکی گونجاوی ناو کۆمەڵگا، بەو گونجاویە خێر و سەدەقەمان بۆ بنووسرێ، یا ڕەبی خوا لە شەڕی خراپەکارانیش بە دوورمان کەی، یا ڕەبی خوای خۆمان، خێزانمان، منداڵمان، سەرجەم ئیمانداران لە شەڕی منافق و خراپەکاران بە دوور کە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای لە فیتنە و ئاشوب بە دوورمان کەی، لە هەموو خێر و بەرەکەتێک بەسەرمان ئابڕێژی.
ئەوانەی نەخۆشن بە تایبەت داوای دوعای خێریان کردووە و هەموو ئیماندارانی نەخۆشی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. یا ربی خوا بە حرمەتی ئەم دەستە بە دەستنوێژانەی کە دەڵێن ئامین، یا ربی خوا شیفای هەمویان بدەیت، یا ربی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بدەیت، هەموو لایەکمان دڵخۆش و سەرفرازی دنیا و قیامەتکەی. آمین آمین. والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.